کاتژمێر نزیکەی 5 بەیانیە بەرەو بازاڕی قەزای پێنجوێن دەچین. مایانەکە ئەو شوێنەی بە درێژایی ساڵ بە سەدان کرێکاری ژن لە تەواوی شار و قەزا و ناحیەکانی شارەزور و هەورامان لی کۆ دەبنەوە. لە کاتژمێر 3 بۆ 6 بەیانی دوای بڕینی ڕێگایەکی دوور لێرە وچانێک دەدەن و بەشێکیان نان و چای بەیانی لێرە دەخۆن، بەشێکیشیان نانی بەیانیان دەبەنەوە بۆ شوێنی کارەکانیان. لەم وەرزەدا کاتی چینینەوەی تەڕەکاڵە. ژنان لە ناوچە جیاوازەکانەوە هاتوون بۆ چینینەوەی بەرهەمەکان. چوینە لای بەشێک لەو ژنانەی لەم بازاڕەدان سەبارەت بە کارەکەیان و چۆنێتی بەسەربردنی ڕۆژەکانیان بۆ ژن هادووان. گەلاوێش قادر ژنێکی تەمەن 45 ساڵە. ئەو سەرڕای ئەوەی بارودۆخی تەندروستی جێگیر نییە، بەڵام ڕۆژانە لە کاتژمێر 3 بەری بەیانی لە پارێزگای هەڵەبجەی شەهیدەوە لەگەڵ هاوکارەکانی بۆ کارکردن دێتە ناوچەکانی پێنجوێن. لە هەڵەبجەواتین بۆ پێنجوێن ئێستا داوەزین چاونانێکە خۆین و ئەڕۆین بۆ ئیش. ساعت 3 لە هەڵەبجەواتین. بەڵێ دێچین بۆ سەر ئیش وتەوە. وەڵای بژارە تەماتەیە، بیبەرە، کوولەکەیە. تا ساعت 4 بەردەوامی لە ئیش 4 ژنین ئەڕۆین. وەڵا بۆ چیکەم لەبەر فەقیری و داماییەکەم لەبەر چیکەم لەبەر بێ مەعاشەتی و بۆ خۆشی نایم بەخوا نەخۆشیشم بەخوا تەواو دەست تۆش خۆشوێ یاخوا. ئامینە نامیق ژنێکی تەمەن 57 ساڵە، خەڵکی کەرکووکە. وەک خۆی ئاماژەی پێدەدات 30 ساڵە ئاوارەی شارەزورە و خێزانەکەی بەدەستی ڕژێمی بەعسی عێراقی ئەنفال کراون. لە ئێستادا لە قەزای سەید سادق دەژی و لەم بەیانیەدا بۆ کارکردن هاتووە بۆ دەشتەکانی دەوروبەری پێنجوێن. سەبارەت بە کارکردن و زەحمەتیەکانی ژنان بۆ ژن هادووە. کەسوکارم هەیە ئەنفالە، من 15 ئەنفالم هەیە بێچکە لە شەید 15 هەر ئەنفالم هەیە. ئاوا بە بەرچاومە ڕۆی 15 زەلام بژمێرە ئەلەم زۆرە چەندێ زۆرە. شەیدم لە کەرکووک ئامۆزام شەیدە کە لەگەڵ کوڕەکەیە شەید بووە بەخوا قاچی نەهاتوەتەوە بۆ چەمچەمان. من خۆم خەڵ کەرکووکم ئیسە لە شارەزورم 30 ساڵە لە شارەزورم دەربەدەرم. ئەمینە باس لەوە دەکات هەژاری و بڕینی موچە و نەبوونی خزمەتگوزاری ناچار بەم کارە قورسەیان دەکات و لە هەموو چین و توێژەکانیان لەگەڵدایە، لە ژنانی گەنجی خوێندکار و دەرچووی زانکۆ و پەیمانگاکان، هەروەها ژنانی بەتەمەن و ئەو ژنانش کە تەندروستیان ناجێگیرە. ژنی بێپیاوە، ژنی نەبوونەیە، ژنی نوقسانە، هەمووی نەخۆشە، هەمووی دەربەدەرە، هەمووی لێقەوماوە، هەمووی مەعاشی نییە، هەمووی مەعاشی بڕاوە. کاکەگیان ئەبەم لەونە خەڵک ئەژێت. ئایا ئێمە های لە ناو نەوتێکی زۆری خۆمانە کوردستانێکی کەوتمان بۆمان سەرپەراز بوو ڕزگار بوو کوردستان بۆمان بۆ ئێمە نیە ئێستا کوردستان. ئێمە لە سەیسایە قواتوین، هەمووی کرێکارە، تەلەبەیە. وەڵا بۆ تەماتە چنینە چین، ڕۆژێ بۆ سەرسوراوە چین، لە سەعات 3 دەرەچین تا 3 و 4 ئێوارە. ئاین وەزستان ئەمە ئیشمانە هێرەکەین، توورە چنین، شێلمە چنین، تەنارە چنین، دەستکەنەی نۆکەکەین، پاچە کۆراکەین، شەتڵدا ئەنین، حتا سەرحدود ئێرانەچین. لە حکوومەتەکەین بکرێتە فریای ئەو خەڵکە. هەر من نیم، من تازە تەمەنم تەواو کرد بەس گەنجەکانە. هەرەوەڵاوە هەمووی تەلەبەیە، پۆل 9ە، پۆل 12ە، مامۆسامان لەگەڵایە، مامۆسامان لەگەڵایە، دکتۆرمان لەگەڵایەت کە تەواوی کڵە و تاعین نەبووە، هەموو شتێکمان لەگەڵایە. ڕابیعە حەسەن تەمەنی 64 ساڵە. ئەو
دانیشتووی قەزای پێنجوێنە. بەیانیان کاتژمێر 5 لەگەڵ کرێکارە ژنەکانی هاوڕێی لە پشتی پیکابێکەوە دەچن بۆ دەشتەکانی دەوروبەری قەزاکە. دایە ڕەبیعە باس لەوە دەکات بەیانیان ئەو کرێکارانەی لە پشتی پیکابەکانەوە دەچن بۆ شوێنی کارەکانیان بەهۆی سەرماوە چادر بە خۆیاندا دەدەن تا تەندروستیان پارێزراو بێت. ئەو چادرە بۆ ئەوەی بە سەرمانە بە خۆمانە لەبەرەوەی سەرمامان نەبێ بۆ کرێکارەتین بۆ داماوی نەم ئاچێکمانەیە نەیچێکمانەیە تۆزە بێوەژانەمان بۆ بڕیبیانە مناڵمانەیە کرێخانوەیە لە فەقیری و داماویە ئەڕوین تایوەرە بە 20,000 بە 15,000 ئیشەکەی نوێین و ئیسەی ڕۆدرنگ ڕۆستینەوە لە 5 ڕۆین بۆ سواری ئێوارە. ئامینە عەزیز لەگەڵ ژنەکانی هاوڕێی لە چاوەڕوانی هاتنی ئۆتۆمبیلێکی نوێیە چوونە لای و سەرڕای قەلەقی و درەنکەوتنیان لە کارکردن بەڵام بە ئارامی و ڕوویەکی گەشەوە بۆ ماندووە. سیارەکەمان لە ملەکەوە شکاوە بە سیارەی تراتوی نێرای سە سەحەبیشەکەیە بە دوامانە دەسەی سایە خوااتوم تەمەنیشم کوراچێ بۆ 50-60 و ناوە وەڵاهی دەورەی 15 کرێکارم لەگەڵایە و بۆ ماسیەرەچم بۆ ئیش و ئیتر ئیشی ئێمە ئەمەیە و ئافرەتی ئەمڕۆ بەژمەینەتە و لە سایسەری حکوومەتەکانمان و بەیانی نوێژەکەن لە ماڵیەینە دەرە و ئێوارە سەعات 4 ڕۆین و وڵا خەیارچنینە و تەماتێ و کوولەکەیە و بیبەرە و ئەم ئیشانە ئیشی ئێمێ وەڵڵی تر لە وەرزی بەهارۆ لە پێش نەورۆزۆ ئێمە ئیژەکەین تا مانگی 10 و 9 ئەوانە ئەی چۆن هیلاک نابی ئەی تۆ بەیانی تا ئێوارە لەو دەشتایشکەی هیلاک نابی لەبەرەوەی کە ژیانمان ناڕوە مەعیشەتمان ناڕوە و ئیتاڵێن لەوە باشتەکە لە ماڵۆ دانیشی ئەینانە وەڵاوەک بەشبوون بەش ناکە کرێخانووی لێبێت و کرێی ئاو کارەبای لێبێ بەشی چیەکە تۆ ڕۆژێ بە 25,000 ژەکەی ئەم 25,000 بەشی چی بکە مەسروف بکە کارەبا بکە ئاو بکە نەوەڵە هەر حەقی ئەوەش نییە بە تەواوی ماڵی وایە دەسەر خێزانە برا بەچی بەڕێچێ مناڵی هەیە شیرێوێ دایبیەوێ بەشیەکە بەڕێی تۆ بەشیەکە